بانگەشەکردن بە قوڵی مەسیحیەت لە دروستکردنی پلانێکی ستراتیژی بۆ چەندی کلیسا پێویستە یارمەتی خەڵک بدەین لە پەیامی خۆبەختکردن بە ئاشکرا تێبگەین کە لە تەواوی چیرۆکی کتێبی پیرۆزدایە. پەیامی ئینجیل زۆر سادەیە، بەڵام بۆ ئەوەی بەڕاستی لێ تێبگەن و وەرەی بگرین و ڕێگە بدەین ڕوحی پیرۆز لە قوڵایی ڕوحماندا بەکاری بهێنێت، دەبێت لە تەواوی وێنەکە تێبگەین. ئێمە بە تەواوی لە چیرۆکەکە خۆبەختکردن لە کتێبی پیرۆزدا تێدەگەین. تەواوی کتێبی پیرۆز چیرۆکی خۆبەختکردنە، لە سەرەتای پەیدابوونەوە تا ئاشکرا کرد. ئەم بابەتە بەڕووداوەکانی گەڕانەوە پۆڵس بۆ ئەفەسۆس ڕوونە. لە کردار 18 ئایەتی 22 ئەوە دەخوێنینەوە کە ڕوویدا ئەمە کۆتایی گەشتی دووەمی پۆڵسە و سەرەتای گەشتی سێیەمە. لە بەندەری قەیسەریە دابەزی، بەرەو ئۆرشەلیم سەرکەوت و سلاوی لە کلیسا کرد. ئینجا بەرەو خوارەوە چوو بۆ ئەنتاکیادا. پۆڵس ماوەیەک لە ئەنتاکیا مایەوە و پاشان ڕۆیشت و لە ناوچەکانی گەڵاتیا و فریجیا شوێن بە شوێن دەگەڕا. وەرەی هەموو قوتابیەکانی بەرز دەکردەوە. دوای ئەوە دەگەڕێتەوە ئەفەسۆس، لەوێش پلانی بانگەشەی قوڵی خۆی دەدنێت و ئەمەش ئەوەیە کە لە کردار بەشی 19 و ئایەتی 8 دەیبینین. لەبیرمانە کە یەکەم جار پۆڵس لە ئەفەسۆس بوو بۆ ماوەیەکی کورت. ئەوانە کە لەوێ بەلایە و پەسەند بوون، ئەکیلا و پریسکیلا بوون. گەشتی دووەمی تەواوی کرد، پاشان لێرە سێیەمی گەشتیدا گەڕانەوە بۆ ئەفەسۆس دەبینین و یەکەم شت کە دەیکاتە ئەوەیە کە دەچێتە کەنیشت. ئینجا پۆڵس چووە کەنیشت و بۆ زیاتر لە 3 مانگ ئازاریان دەداوە. گفتوگۆی دەکرد و سەبارەت بە کاروبارەی شانشینی خودا قەناعەتی بە خەڵک دەهێنا، بەڵام هەندێک کە لە ڕقیان کرد. جا پۆڵس لێیان کشایەوە و قوتابیەکانی برد. ڕۆژانە لە قوتابخانەی تیرانۆس گفتوگۆی دەکرد. بۆ ماوەی 2 ساڵ لەسەر ئەمە بەردەوام بوو، هەتا وای لێهات هەموو ئەوانەی لە ئاساییادا دانیشتبوون جوولەکە و یۆنانی پەیامی مەسیحی خاوەنشکۆیان بیست. هەتا وای لێهات هەموو ئەوانەی لە ئاسیادا دانیشتبوون جوولەکە و یۆنانی پەیامی مەسیحی خاوەنشکۆیان بیست. ئەفەسۆس شارێکی زۆر زەبەلاح بووە و ناوەندێکی گرنگ بوو لە ئاسیادا. خەڵک لە هەموو ناوچەیەکی ئاسیاوە دەچوونە ئەوێ بە هۆکاری، زۆر لەوانەش هۆکاری بازرگانی و کاتبەسەربردن، هەروەها هۆکاری ئایینی. لەوێ خوداوەندی دیانیان دەپەرست. ژمارەی دانیشتوانی لەو سەردەمە نزیکە 250,000 کەس بووە. ئەمە ژمارەیەکی زۆر گەورەیە لەو کاتەدا، شارێکی گەورە و مەزن. وەکو وتمان، پۆڵس لێرە دەبستی بە بانگەشەی قوڵ کردووە. پێشتر پۆڵسمان بینیوە کە لەم کارە کردووە لەو شارانەی کە لە دووەم پێشتر پۆڵسمان بینیوە کە ئەم کارە کردووە لەو شارانەی کە لە دووەم گەشتیدا چووە بۆیان. بۆ نمونە سالۆنیکیمان لەبیرە لە سالۆنیکی چووە ناو کەنیشتی جوولەکەکان و هەروەها لەگەڵیان قسەی کرد. لە کتێبی پیرۆزەوە ڕوونی دەکردەوە و ڕای دەگایاند بۆ ئەوەی مەسیح ئازار بچیژێت و لە مردن هەستێتەوە. ئەمە خزمەت و بانگەشەی قوڵە. لێکۆڵینەوەی لە کتێبی پیرۆز بە ئامانجی تێگەیشتن لە پلانی خۆ قوربانی کردن. ئێمە بیرمانە لە بیرە. لە بیریەی جوولەکەکان هەموو ڕۆژێک کتێبەکانیان دەبشکنی. ئایا ئەم شتانە بەم شێوەیان بانگەشە و خزمەتکردن بە قوڵی لە کۆرنسۆس؟ لە کۆرنسۆس پۆڵس هەموو شەممەیەک لە کەنیشتدا قسەی دەکرد و جوولەکەکان و یۆنانیەکانی ڕازی دەکرد. هەروەها لێرە لە ئەفەسۆس پۆڵس هەموو ڕۆژێک لە قوتابخانەی پیاوێک بە ناوی تیرانۆس مشتومڕی دەکرد. لە ماوەی ئەو 2 ساڵەی کە پۆڵس بەسەر برد، وەکو خوێندمانەوە، هەموو دانیشتوانی ئاسیا گوێیان لە قسەی یەزدان عیسا بوو، جا جوولەکە بوو بێتن یان یۆنانی. هەروەها ڕوحی پیرۆز
ئەمەی بەکارهێنا بۆ دامەزرانکردنی کلیسایەکی تر لە ناوچەیەکانی تری ئاسیا. کاتێک کتێبی ئاشکراکردن دەخوێنینەوە، 7 شار کلیسا دەبینین: ئەفەسۆس، سمێرنا، بێرگامۆن، سیاتیرا، ساردیس، فیلادلفیا و لاودیکیا. ئەو خەڵکەی لە 6 شارەکە تردا بوون دەچوونە ئەفەسۆس و لەوێ گوێیان لە فێرکارەیەکانی پۆلس دەگرت و مەسیحیان دەناسی. زۆرێکیان گەڕانەوە و کلیسەیان لە شارەکەیدا دامەزراند. خزمەت و بنیاتیان و بانگەشەی قوڵی پۆلس لە ئەفەسۆس زۆر بەرهەمدار بوو. پرسیارەکەمان بۆ تەفکیرکردن و جێبەجێکردن: بۆچی گرنگە مرۆڤەکان تێگەیشتنێکی ڕوونیان لە کتێبی پیرۆز هەبێت بۆ ئەوەی هەستن بە ڕاگەیاندنی ڕاستگۆیان و دروستکردنی باوەڕەکەیان؟ ڕوحی پیرۆز ئیلهامبەخش بووە بۆ هەموو کتێبی پیرۆز. خودا قسە کرد و پێغەمبەران و نووسەران وتەکانی خودایان تۆمار کردوون. کتێبی پیرۆز چیرۆکی خۆبەختکردنە لە سەرەتای پەیدابوونەوەی تا ئاشکراکردن. خودا بە شێوەیەکی زۆر تایبەت کتێبی پیرۆز بەکاردەهێنێت بۆ قەناعەت پێهێنانی خەڵک. بۆ چونکە ئەمە قسەی خودایە. کاتێک مرۆڤەکان بە تەواوی چیرۆکی کتێبی پیرۆز و هەموو چیرۆکێکی ڕزگاربوون دەخوێنینەوە، وەڵام دەدەنەوە، خوداش وشە بەکاردەهێنێت بۆ ئەوەی دەست لە دڵی خەڵک بدات. تا ڕادەیەک پەیامی ئینجیل سادە و کاریگەرە: عیسا مرد، نێژرا و لە مردن هەستایەوە. کاتێک باوەڕمان بە عیسای مەسیح هەیە، ڕزگارمان دەبێت. بەڵام زۆر کەس ئەم پەیامە دەزانن و دەیڵێن، بەڵام بەڕووکەش نەک لە ناخی دڵەوە، چونکە بەڕاستی لە قوڵایی ئەو پەیامە تێناگەن کە لە کتێبێکدا هاتووە. هەر لەبەر ئەمەش کە زۆر گرنگ لە تەواوی پەیامی کتێبی پیرۆز تێبگەین. بنەمەکە دەهێناوە یاد لە دروستکردنی پلانێکی ستراتیژی بۆ چەندنی کلیسا. پێویستە یارمەتی خەڵک بدەین لە پەیامی خۆبەختکردن بە ئاشکرا تێبگەن کە لە توانای چیرۆکی کتێبی پیرۆزدایە.